کورتە فیلمی پەیکەر لە سیناریۆ دەرهێنانی هونەرمەند بڕوا کامیل عەتارە و لە نواندنی کۆمەڵێک ئەکتەری بە ئەزموونی شاری سلێمانیە. لە ئێستادا لە قۆناغی کۆتاییدایە و بڕیار وایە لە داهاتوویەکی نزیکدا نمایش بکرێت. بۆ زیاتر قسەکردن لەسەر کورتە فیلمی پەیکەر میوانداری هونەرمەند و دەرهێنەر بڕوا کامیل عەتارمان کردووە. کاک بڕوا بەخێر بێ، سوپاس بەوە دەرفەتە کە میوانی ستۆدیۆی گەشتی هاوڵە هونەرەکانی کوردستان نیوز بووی. زۆر سوپاس بۆ میواندارێکی کوردستان نیوزیش. ئەمێ لەوە پرسم، پاش ماوەیەک دابڕان کاک بڕوا کارێکی نوێ ئەکات. ڕاستەکەی من لە دوای دەرچوون و لە پەیمانگای هونەرە جوانەکان ناتوانم بڵم دوورکەوتومەتەوە لە کاری شانۆیی، زیاتر کاری موڤم کردووە. بە چەند فیلمێکی دیکۆمنتەری و شۆرت فیلمێک لە ساڵانی ڕابردووە کارم کرد، بەڵام بەهۆی باری ئابووری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و نەمانی ئەو فەندانی کە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە دابین نەکرا بۆ دەرهێنانە بۆ دروستکردنی فیلم، ئێمەش توانایەکی ئەومان نەبوو کە بتوانین جارێکە فیلم دروستکەین. بەڵام لەگەڵەوەشە دانەبڕاوین و هەر هەوڵمانەوە بۆ پەیداکردنی سپۆنسەر، بۆ پەیداکردنی فەند کە خۆشبەختانە لەم ساڵدا ڕێکخراوی کوردستان دیالۆگ توانی بەشێک لە فەندی کورتە فیلمەکەمان دابین بکات و بێتە خاوەنی بەرهەمی ئەو کورتە فیلمە و میترا پرۆدەکشنیش وەکو لایانی جێبەجەکار کاری جێبەجەکردنی کورتە فیلمەکەی گرتە ئەستۆ. کاک بڕوا باسی فەندت کرد، ئەمێ لەوە پرسیارە دروستکەم. تاکەی فیلمکارانی کورد بەدەست بودجە و فەندەوە بناڵێننی، یعنی ئەمە تاکەی ئەمە بەردەوامە بێت بۆ فیلمکاران لە ڕێی پرۆژەیەکەوە کە ئاڕاستی پەرلەمان کرێ بۆ نمونە، وا بکرێت پرۆژە یاسایەک بێ بۆ نمونە بودجەیە چەندین تەوەریکەی تیا بێت کە ئاسانکاری بۆ فیلم سازان بکات. دروستە کاگاکەم جەنابیش هەر لە وەکو ئەکتەرێک بە دەرنی لەو کاری کە ئێمە کاری تیاکەین خۆ زۆر باشترە زانی کە بەداخەوە لە ئێستاە ئەتوانم بڵێم هۆکاری بەرهەمێنان و نمایشکردنی بەرهەمە بیانیەکان کە بەرهەمەکانی خۆمانیان لە ناو بردووە. ئەکرێ ئێمە باز لە کورتە فیلم بچینە دەرەوە باسی لە فیلمی سینەمایی و باز لە دراما بکەین کە ئەمە بەرهەمی بیانی جێگەی ئەمە گرتوێتەوە لە بەرامبەریشە وەزارەتی ڕۆشنبیری سەراحەت خەمخۆریەکی نییە بۆ ئەم کارەکە. من چەند ماوەیە لەمە پێش لەگەڵ بەرپرسێکی ئەم شارە دانیشتێکمان هەبوو، میوانداریەکە بوو، تەنها وتم یەک وەرەقە و یەک مۆرە کە بەرهەمە بیانەکان کرێ بە ڕێژە لەگەڵ بەرهەمە کوردیەکانە بە یەک ڕێژە لە تیڤ و لە سۆشیال میدیا و لە هەر شوێنێکی ڕاگەاندنەوە بە یەکەوە داوبەزێ ئەو کات بەرهەمە کوردیەکان بێگومان بێتە پێشەوە و ئاستەجیەکان بە جۆرە لە جۆرەکان کەمە بێتەوە بێگومان. ئێمە بۆ نمونە کورسات خۆشبەختانە ساڵانە بەرهەمی کوردی دروزەکە خۆشبەختانە لە ماوەت بەرهەمێنانی درامایەکی درێژی چەند حەڵقەیە بۆ کە بەرهەمێناوە، بەڵام لە پاڵەوە بە دەستگایەک ئەمە جێبەجێ ناکرێت، بەڵکو ببێتە کەلتورێک لە ناو هەموو تەلەڤیزیۆنەکانە پێشەوەی بیر لەوە بکات و درامایەکی تورکی، فارسی، یابانی، ئەمریکی بکرێت و نمایشەکە زەرورە درامایەکی خۆمان بکڕێت کە ئەمە بوو هونەرمەند ئەبێتە پیشە کە بووە پیشەی ئەو کات من لەوە ناچ بچم کارێکی ترکەم، بەس کاری خەریکی کاری فیلم و دراما و شۆرت فیلم و ئەمان ناکەم کە بووە پیشەم ئەو وەختە بژێوی ژیانی من دابینەکە. بەڵام لە ئێستا بە حکمی نەبێتە پیشەمە بەست بێگومان نەبێت، بەڵێ تاکو نەبێتە پیشە ئێمە ناتوانین ئیدامە بە کارەکانمان بین و بەرەو پێشەوە بڕێن و بتوانین فیلم دروستکەین. کاک بڕوا پرسیاری شکەم بۆ دروست بووە، ئەوەنەی من بە دوواداچوونم بۆ کردبێت ئەزمونەکانت یاخود بەرهەمەکانت زیاتر سیناریۆی خۆتە جگە لە پرۆسەی دەرهێنان. ئایا کاک بڕوا پشت بەیەکی شکە نابەسە لە پرۆسەی سیناریۆیە یان مەبەستێتی خۆی سیناریۆی فیلمەکەی بنووسێتەوە؟ بێگومان باوەڕ ناکەم هیچ دەرهێنەری حەزکە بیرۆکەکەش هەری خۆی بێ، بەڵام بەداخەوە ئێمە نووسەری فیلم و دراما و کورتە فیلممان نییە، هەر نیمانە یاخود بڵێن لە قۆناغی سەرەتاییان بە شێوەیە لە شێوەکان بەداخەوە یعنی چ نووسەرێکمان هەیە با بگەڕین بە دوایە 4 کورتە فیلمی نووسی بێت و ئامادەی هەبێ بڵاوی کاتەوە بۆ منێکی لەو کورتە فیلمانەیەکەم. ئەکرێ من بە هاوڕێکم بڵم ئەگەر بیرۆکەیەکت هەیە بمەرە یاخونە من بیرۆکێکمە ئێم بە کاگاکەم. ئەمە کێشەکە لەوایە ئێمە هەمومان هەوڵمان ناوە بۆ دوو
پۆزیشن زۆر هەنی کارکتەری زۆرە دەرهێنەر دیۆپی بەڵام کایەکانی کە بەداخۆ زۆر کەمە لە نووسەرەوە لە سینناارۆکایەکی سەرەکی پرۆسی دروستکردنی فیلم بێگومان ئێستا من بۆ بەهۆی سینناارۆ توانی ئەفراندم بکەیت داهێنام بکەیت بێگومان من تەنانەت ڕازگۆ بم لەگەڵتا ئەگەر ئەم بیرۆکەی هی کەسێککە بێت و من کاری دەرێنایی بۆ بکەم دوو ئەقل کاری تیاکە بێگومان جوانترە بێ بێگومان باشترە بێ بەڵام بە حکمیەوەی کە نیمانە مەجبوریم خۆمان هەوڵ بین بۆ سینناریۆ من ماوەی ئەتوانم بڵم ساڵێک خەریکی ئەم سینناریۆ بووم چکە لەبەوەی کە لە خۆمم ڕاهنابینی بەڕاستی چەند ئەزمونێکم هەیە بەڵام ئیشی من نووسین نییە ئیشی من لەوانەیە کاری دەرهێنان بێ حەزمە کرد بیرۆکەیەکە بێت کە ئەمەمان هەیە بۆ من لەگەڵ هاوڕێم کارنا بڵا سۆفیا بیرۆکە هەیە بۆ ڕوومانەتۆ من نەمەوێت کاری تیا بکەم بەڵام بیرۆکەکانیش ئمە زۆر جاکردمە بە نوکتاڵەمە بێت تۆ بیرۆکەیە بنووسیتەوە ئەم بیرۆکەی بودجەی زۆری نەوێ ئەکتەری زۆری نەوێ لە ماوەیەکی کەمیش تەسوورکە بۆی بودجەیەکی کەم سەرفکرد چکە ئەگە بیرۆکەکەت وابێ بودجەیەکی زۆر سەرفکرێ ئەبێتە ئەندێشە تۆ ناتوانانی لە وڵاتیان بەرهەمە دروستکەی لەبەرەوە بێت بە ئەمری واقعەکە تۆ ئیشە بکەیت کە بودجەیەکی کەمی تێچێ بە کاتی کەمیش بێگومان چکە تا ڕۆژانی تەسویر زیاکە جەناب تەزانی بودجە لەسەر تۆ زیاکە ڕاستە کاک بڕۆ دوا پرسیارم من باز لە پەیام و مەسیجی کورتە فیلمەکە ناکەم هەڵبەت بۆ کاتی نمایشی دانین بەڵام ئەمێ بزانم کورتە فیلمی پەیکەر لە چ قۆناغێکی بەرهەمهێنانایە لە ئێستاە کاگمیران کاری مۆنتاژ و ئیدت و کەڵەرەکە تقریبان لە چەند ڕۆژی داهاتووە تەواو بێت و بەرەوە کاری میوزیک و دەنگە دراماتیکەکانە ڕات و کاری لەسەرەکەی کاک بڕوا سپاس دووبارەکە میوانی گەشتی هاڵە هونەرەکانی کورسانی وزبووی بەخێربێ زۆر سپاس بۆی باش